باسکردنی کارکتەرێکی گەورەی وەکو بارزانی نەمر پێم وایە کارێکی ئەوەندەش ئاسان نییە. یەکێکە لە پیاوە گەورەکان ئەگەر هەندێک بە وردی سەرنج بین، سەرنجی سەردەمی بارزانی و بروزی بارزانی و هەڵکەوتنی بارزانی و بوونی بە کارکتەرێکی گەورە ئەگەڕێتەوە زیاتر بۆ چلەکانی سەدەی 20. لە چلەکانی سەدەی 20دا بارزانی زۆر چالاکانە یەتە ناو کایە سیاسیەکانەوە. ئەم کایە سیاسیانە طبعاً لە چلەکانە وەکو هەمومان ئەزانین جەنگی جیهانی دووەم بوو. جەنگی جیهانی دووەم کارەساتێکی زۆر گەورە بوو بە سەر هەموو تیرەی بەشەرا هات. شەڕێکی زۆر گەورەی خوێناوی لە بینی بەرەی مەحوەر و بەرەی ئەحرارە دروست بوو. ئەمە کارێکی وای کرد لە نەتیجەیە بەرەی مەحوەر شکا. بەرەی مەحوەر کە بە تەمای داگیرکردنی هەموو ملەتانی دنیا بوو لەو شەڕە خوێناویە شکستی هێنا. بەرەی ئەحرار هەرچەندە ئەوانش بۆ بەرژەوەندی خۆیان کاریان نەکرد، بەڵام بۆ ڕاکێشانی ملەتانی تر ئیدعای ئازادی ملەتان مافی چارەنووسیان بۆ ملەتانە کرد بۆ ئەوەی ئەو ملەتانە ڕاکێشنە بەرەی خۆیانەوە. بارزانی لە چلەکانە هەستی بەمە کرد کە ئەم فەراغ گەورەیە لە میانی جەنگی جیهانی دووەم و دروست بووە. ملەتانی دنیا لە ئاخر و ئۆخری جەنگی دووەمی جیهانە لە میانەی جەنگی جیهانە بە شێوەیەکی ئاشکرا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ کەڵکەڵەی ڕزگاری و خەبات لە پێناوی مافی چارەنووسە دەستیان پێکرد. ئەم حاڵەتە عێراقیشی گرتەوە. یعنی عێراق لە کاریگەری و لە لێکۆتەکانی جەنگی جیهانی دووەم بەدەر نەبوو. لە ساڵی 1946 عێراق ئیجازە یا مۆڵەتیدا بە کۆمەڵێک ڕێکخرا و حیزبی سیاسی کە لە عێراقا ئیش بکەن، نەک لەبەر خۆشەویستی ئەو حیزبانە یا لەبەر ئەوەی کە لە ناخە دەوڵەتێکی دیموکرات بووە، بەڵکو بۆ دیعایە بوو بۆ خۆی بۆ ئەوەی لە مەحفەلە سیاسەکانی دنیادا لە ئەنجومەنە سیاسەکانی دنیادا وەکو دەوڵەتێکی دیموکرات بێتە ناسین. کوردش لەم حاڵەتە بە پێی خوێندنەوەی خۆی بۆ قۆناغەکە ئەم حاڵەتی قۆستەوە. عنی وەکو هەر ملەتێکی تر بە جۆرەی خوێندنەوەی خۆی بە جۆرەی قۆناغی مێژووی بە جۆرەی هەلومەرجی زاتی و مۆزوعی دەستی بە خەباتی خۆی کرد. هەر لەو سەر و بەندەیە ئەگەر بیری لێ بکەینەوە سێرەکەین کۆماری کوردستان لە مەهابادا هەبوو. کۆماری کوردستان کە لە مەهابادا هەبوو بارزانی یەکێک بوو لە جەنەراڵە زۆر بەناوبانگ و بە دیمەن و دیارەکانی کۆماری کوردستان لە مەهاباد. بەپێی تەجروبەی خۆی بە پێی خوێندنەوەی واقعبینانەی خۆی کە بارزانی بۆ خۆی بە درێژایی تەمەنی پیاوێکی زۆر واقعبین و زۆر خاچی بووە، یەکێک بۆ لەو پیاوانەی شانازی بەوەوە کردووە کە خزمەتکاری ملەتی خۆی بێ. ئەمە بەدەگمەن لای سەرکردەکانی پێشووتر ئەم شتە هەبووە. لەبێوە گەیشتە ئەو قەناعەتەی کە شۆڕشی کورد یا شۆڕشەکانی پێشووی کورد لەبەر ئەوەی کوردستان دووچاری واقعی تەقسیم بەندەیەکی زۆر زاڵمانە بوو دابەشکرا بوو بەسەر 4 وڵاتەوە. ئەم 4 وڵاتە تاوەکو ڕۆژگاری ئەمڕۆژ هەر دژی ئەم ملەتەن ئەوەنەی بۆیان کرابێ بە هیچ جۆرێ ڕووی خۆشان نەداوە بە ملەتە. ئەم حاڵەتی تەقسیم بەندیە کردێ کارێک هەرچی بزوتنەوەی شۆڕژگێڕی و ڕزگاری خوازی کورد هەیە دووچاری ئەو تەقسیمە ببێ و لە لێکەوتەی ئەو تەقسیمە دەرنەکەوێ. بۆیە سیرەکەی زۆربەی زۆری ئەو بزوتنەوە شۆڕژگێڕی و ڕزگاری خوازانی کە کورد یا لە کوردستانە سەریان هەڵداوە زیاتر شەقڵی ناوچەییان هەبووە وەکو لەوەی شەقڵێکی جیهانیان هەبێ.
بارزانی هەستی بەمە کرد هەستی کرد بۆ ئەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە جۆرە ناوچەگەرێتی و پاشاگەردانیە ڕزگارکە هەستی کرد پێویست بەوە ئەکا کە حیزبێک هەبێ ڕابڕایەتی ئەم شۆڕشە بکە. ئەوە بوو هەر لە مەهابادەوە نوێنەری خۆی ناردەوە بۆ عێراق بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان دابمەزرێ. هەستی بەوە کرد کورد پێویستی بەوەی خیتابێکی سیاسی یەکگرتووی هەبێ. بۆیە ئیش بۆ ئەوە کرا هەرچی ڕێکخراوی سیاسی و حیزب و ئەمانەی سیاسی کە لەو کاتانەیە لە کوردستانە هەموو هەمویان وەکو ڕزگاری و شۆڕش و دارکەر و هێوا ئەمانە هەموو یەکیان گرت لە 16 ئابی 1946 پارتی دیموکراتی کورد دامەزرا. طبعا بە حزوری نوێنەری بارزانی نەمر هەر لەوێەوە بە تێکڕای دەنگ بارزانی بە سەرۆکی پارتی دیموکرات هەڵبژێردرا. پاشان پارتی دیموکرات وەکو ناوەکەی گۆڕا بۆ پارتی دیموکراتی کوردستان. بارزانی وەکو عەرزم کردی پێشتر ئەزمونەکانی پێشووی بینی بوو معاناتیشی بەدەستیانەوە هەبوو. لەبەرەوە هەستی کرد پێویستە یعنی هیچ شۆڕشێکی کوردی تەجاوزی جۆغرافیای ناوچەی خۆی نەکرد. یعنی شۆڕشەکان یا ڕاپەڕینەکان ڕاپەڕینی ناوچەیی بوون. بەڵام کوردستان ئەگەر چی دەوڵەت نەبوو بەڵام یەک نیشتیمان بوو. نیشتمانی هەموو ئەو کەسانە بوون کە لە کوردستانەدا ئەنیشتن. بۆیە سیرەکەی لە شۆڕشی بارزانیە ئەمان ڕەچاو کراوە. کوردستانیەتی بزوتنەوەکە زۆر بە جوانی ڕەچاو کراوە. ڕاستە ڕەنگە وەکو واقعی ئەمەلی شۆڕشی ئەو شۆڕشەی کە بارزانی سەرکردایەتیە کرد لە ناوچەی کوردستان یا لە کوردستانی جنوبی یا زیاتر حزوری هەبوو، بەڵام معنەویان لە هەموو پارچەکانی کوردستانە حزوری هەبوو. ئەمەلیانش پێشمەرگە لە شۆڕشی ئەیلولا پێشمەرگە هەموو پارچەکانی کوردستان بەشداریانەتیا کردووە ئیتر کەم و زۆر. ئەمە کردێکارێک کە بارزانی سەر ڕای ئەوەی لە مەرحەلەیەکی زۆر داخراوی سیاسی عالەمیە ئەژیا توانی ئەو واقعە داخراوە ببەزێنێ بە حەدێک ببێ بە کارێزمایە کە تەجاوزی بارزان و یا جغرافیای سنوورداری بارزان بکە بۆ جغرافیای کوردستان و بۆ جغرافیایەکی گەورەتر لە کوردستان. یعنی مێژوویەکی وای پڕ کردەوە پێم وایە بۆ ئەو مەرحەلەیە بە کەسایەتی وەکو بارزانی نەبوایە ئەو فەراغە بە هیچ جۆرە بەو شێوەیە پڕ نەئەکرایەوە. بەڵام بارزانی توانی تەجاوزی جغرافیا تەسکەکان بکە بۆ جغرافیا گەورەکەی کوردستان، چونکە قەناعەتی وابوو ئەگەرچی دەوڵەت نین بە شێوەیەکی فەرمی بەڵام نیشتیمانین خاکمان هەیە و خەڵکمان هەیە.
سەنگەری کوردایەتی لە هەر شوێنێ بێ یا لە هەر شوێنێ بوو بێ بارزانی خۆی بە پێشمەرگەی ئەو سەنگەرە زانیوە. بارزانی چ وەکو سەرکردە چ وەکو پێشمەرگە هەمان مەقوەلەی تەطبیق کرد شانازیە پیا و خزمەتکاری ملەتی خۆی بێ. اینجا ئەو خزمەتکردنە لە مەهاباد بێ، لە کەرکووک بێ، لە بەرزان بێ، لە هەولێر بێ، لە سلێمانی بێ، لە دیاربەکر بێ، لە هەر پارچەیەکی کوردستانە بێ بە جۆرەی زروفەکە ئەوەندەی زروف دەرفەت بە سەنگەری خۆی زانیوە لەبەرەوە مانعی نەبووە لە پێشمەرگەیەکی بەسیتەوە تێ هەڵچێتەوە تا ئەبێتەوە بە سەرکردن لە سەرکردایەتیەکەوە بێتە خوارەوە بۆ ناو جەماوەری خەڵک. بەرزانی کارکتەرێکی زۆر جەماوەری بوو، تا تااقەتی هەبوو، تا تەمەنێکی گەنجانەی هەبوو، بە واقعی لە ناو خەڵکە ئەژیا. خوێندنەوەیەکی واقعیانی خۆڕسکی زۆر جوانی بۆ واقعی ملەتی کوردەواری، بۆ جوغرافیای کورد، بۆ تاریخی کورد هەبووە. ئەمانە هەموو کردیانە کارێک کە بەرزانی ببێ بەو کارێزمایی کە نە ئەوانی پێش خۆی نە ئەوانی پاش خۆی نەیانتوانی بگەنە ئەو ئاستە کارێزماییە گەورەی کە بارزانی ئەیبوو. تا ئێستا بە قەناعەتی من ڕەنگە هەندێک ئەنجام ملاحەزە بکە هەموو کارێزمایەک دەنگی لە سایەدا دروست دەبێ. لە سایەی بارزانیە و لە سایەی کارێزمایی بارزانیە کۆمەڵێ دەنگ دروست بووە. ئەنجام مەرج نییە ئەو دەنگانی کە دروست بوون هەمویان دەنگی ڕەسەن بن. دەنگی ڕەسەن و ناڕەسەن لە سایەی کارێزمایی بارزانیە دروست بوو لە کوردەواریە، هەمووشمان ئەم حاڵەتانە ئەزانین. لە شەستەکانە و لە شۆڕشی ئەیلولە دیارە کورد پارتی بە سەرۆکایەتی بارزانی پشتیوانێکی زۆر گەرمان لە شۆڕشی 14 تەمووزی عەبدولکەریم قاسم کرد. لە شۆڕشی 14 تەمووزی عەبدولکەریم قاسمە حلفی بەغدا هەڵوەشێنرایەوە. حلفی بەغا لە ئەساسەن لە بنەڕەتە دژایەتی بۆ دژایەتی کورد دامەزرا بوو. ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی گەورە بوو بۆ بارزانی. بارزانی تەنها بە دەستکەوت ڕازی نەبوو، قەناعەتی وابوو گرنگی لە دەستکەوت گرنگتر پاراستنی دەستکەوتەکەیە. بارزانی زۆر بەجددی ئیشی بۆ ئەمە کردووە لە ژیانیە. ئەگەر ملاحظ بکەی شۆڕشی ئەیلول شیعارێکی استراتیژی هەبوو دیموکراتێت بۆ عێراق، خودموختاری بۆ کوردستان. یعنی ئەو بیری لەوە کردوتەوە شۆڕشی تاسەری کوردستان، شۆڕشێکی سەرتاسەری مەخاتری زۆر گەورەی لەسەرە. مەخاتری وەکو یەکگرتنەوەی داگیرکەرانی کورد دژی کورد. بۆ نمونە مثلەن پەیمانی سەعداباد. پەیمانی سەعداباد هەر بۆ خۆی حلفێکە دژی کورد و دژی کوردایەتی. ئەگەر ملاحەزە بکەی لە شۆڕشی 45 و 47 بارزانە بە سەرۆکایەتی بارزانی نەمر، جێیشی ئێرانی، جێیشی عێراقی، جێیشی تورکی محاصرەی ئەو شۆڕشیان کرد. بە هەمویان محاصرەی ئەو شۆڕشیان کرد. ئەم حاڵەتە لە سەدەی 20 بەردەوامە، تا ئێساش بەردەوامە. ئەگەر بیرتان بێ ڕێفراندۆمەکە کە یەکەم جارە کورد لە تاریخی خۆیان بە دەنگی بەرز خەونی خۆی ئەیجێڕێتەوە
کە من پێم وایە ئەمە خاڵێکی ئیجابیە لە ناو مێژووی سیاسی کوردە. لەو لە ڕفراندۆمەکەشە هەمان یەکگرتنەوەی یعنی داگیرکەرانی کورد هەرچەندە بەرژەوەندەکانیان هەفتدژ و ناکۆکن، بەڵام کە دێتە سەر مەسەلەی کورد هەر هەمویان یەکەگرنەوە، هەر هەمویان یەکیان گرتەوە ویستیان ئەزمموی هەرێمی کوردستان لە بێشکەیە بخنجێنن. بەڵام ئەمەش بە سەبر و حەوسەڵە و لێزانی واقعبینی پارتی تەجاوزی ئەم حاڵەتەش کراوە کە ئەم حاڵەتە تا ئێستاش مەخاتر و مەترسەکانی هەرماوە. بارزانی حزبی وەکو وەسیلە تەماشا کردووە، قەت حزبی بە هەدەف نەزانیوە. هەموو نیشتیمان پەروەرێک و نەتەوە پەروەرێکی عێراق لە ناو شۆڕشی کووردا بە هەموو مەزەب و دین و تایەفەکانەوە جیان بۆتەوە. عنی بارزانی چەترێکی زۆر گەورە بوو، عنی جەبهەیەکی ئێعتراف پێ نەکراوی دروست کردبوو بۆ هەموو خەڵکیی چەوساوە بۆیان هەبوو لە ناو شۆڕشی ئەیلولا بەشدار بوون و بە حەقیقەتش بەشدار بوون، یعنی بە فعلی بەشدار بوون. تورکمان بەشداری تیا کردووە، عەرەب بەشداری تیا کردووە، خەڵکی کۆمەنیست بەشداری کردووە، خەڵکی ناسیۆنالیست بەشداری کردووە. هەموو ئەمانە لە سایەی بارزانیا جیان بۆتەوە. بارزانی تەنها نیشتیمان پەروەر و نەتەوە پەروەری لا مەبەست بووە. حزب ئەگەر لە هەڵوێستێکە نەبوو بێ بە مایەی قۆڵبوونەوەی ڕەگ و ڕیشە و ئێحساسی نەتەوەیی، ئەو ڕەنگە بە قسەی حزبی نەکرد بێ. چونکە ئەمەڵەی کوردایەتی بەلاوە مەبەست بوو، حزبایەتی بەلاوە مەبەست نەبوو، چونکە حزب لای ئەو هەدەف نەبوو، وەسیلە بوو. و ئەمەش واقعبینی بارزانیە، یعنی یەکێکە لە لایەنەکانی واقعبینیەتی بارزانی.